عزیزەکانی 964 سڵاوتان لەبێت دڵخۆشم لە پرۆگرامێکی نوێی فانۆس دەبمەوە میوانی ماڵەکانتان تا کۆتای پرۆگرام لەگەڵمان بن بزانین کێ لە یاریەکانمان دەیباتەوە و کێ دەبێتە خاوەنی خەڵاتەکانمان با دەست پێ بکەین. سڵاوت لەبێت سڵاو بەخێر بێ چۆنی سەرچاوم ئەحواڵت سەر ڕۆحم ڕۆژانە بەچی سەرقاڵی ئەوزانم دیارەوە نییە وەڵا بە ئیش و کار یاخوا لەشە ساق بێ چەند کاتژمێر کارەکەی وەڵا بەیانەکەی برێ ساعات 8 تا مەغریب بانگەدا زۆر باشە شەوان ئێرە ناکەنەوە چونکە زۆربەی کات شەوان بازار هەیە لێرە بەخوای ئێستا ناکرێتەوە تا مەغریبیەوە تا تقریبا نێزک ئیشە ئەوە قەپا دەی بازار باش خەڵک وەکو جاران ئەو شتە کوردیانە ئەکڕن بەرێ لە جاران برێن باشتر و زیاتریشە ئەوانەی کە ئەو شتە بەینجامان و ئەوانە ئەکڕن زیاتر چ تەمەنێکن بەخوای هەموو تەمەنەکان گەنج جوامێر اختیار برێ بیانیش خەلکی بیانیش کە ئێکوان بەحکمەوەی پایتەختە هەموو دەوڵەتان ڕوولی کوهان دەکەن کە ڕوولی کوهانش دەکەن ئەو شتانە زۆر پێ جوان و پێسەسامن زۆر پێیان ئەوە جوانە باش پرسیار وەڵامان هەیە یەک خولەک پرسیارە لێکم لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مەهێنە باشە کە پرسیارم لێکردی وەڵامی منیتەوە لە وەڵامەکان تا بەڵێ نەخێر نا ئەم بەکار نهێنی باشە تۆ دەست پێەکەم تێگەشتی چۆنە فەرموو نای بەڕێستا هیدایەت کاگی دیاد ڕۆژانەوە چیە سەرقاڵی ئیش و کار ئەخوا لەشە ساق بێ وتە 8 کاتژمێر کارەکەی وایە 8 کاتژمێر هاوسەرگیریت کردووە حاضرژینم کردیە چەند مناڵت هەیە لە منداران گەڕێ باش ئەوانەی کە سەردانی تۆکەن وتە زیاتر منداڵ دێ یا گەنج گەنج جوامێر اختیار هەرسێکیان وەکو یەکدەن هەستێ چەند پێ دوایە بتوانانی لە من بیتەوە لێ دەبەمەوە دڵنیایی لێ دەبەمەوە ئەگەر تۆ برتەوە من خەڵاتە ئەم بە تۆ ئەگەر نەت بردەوە چی دوکانی توێرە یاخوا دوکانەکەت ئاوەدان بێ ئیشەڵڵا من پێم وتی چی بەکارمێنە پێت نالێم پێ ناڵێ بۆ ئەکەشی تێ بەستێنان بۆ گوتکە لەسەرێ گوتی نا ئەنە وتبوونا بەکارمێنە ئەخەتو دەی وای باشە لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە زۆر باشە چی زۆر بەکارهێنی هەموو ئەوەکان لە مناو مۆبایلەکەت 964 لایک کردووە فۆڵۆت کردووە برادەری مام برادەری زۆر باش شارۆنی کە 964 لایک کردووە مش خەڵاتی خۆم پێشکەشی تۆوەکەم خزمەت دەم دەستەکانت خۆش بێ زۆر سپاس و بەشداریکردن بردمەوەیان نا بردمەوە نا ئێستا جا لەسەرێک گوتن نا بەکارمێنە وتم نا بەکارمێنە سێ جا لەسەرێک گوتن نا ناکە لە تساقی وەنەمای بخەتەکراوە مهم ئەوەیە نابێ بەکاربێنی دەستەکانەوە سڵاوت لەبێ باشی کاکەم خۆش بە زۆر سپاس نای بەڕێستان مەسعود کاک مەسعود ڕۆژانە بە چیوە سەرقاڵی وەڵام من کە خەڵکیێرە نیمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم ئەیخوا بەخێر بێ لەوێ دوکانم هەیە خوا لە شەستاق بێ قوربانتم باشوور چۆنە بەلاتەوە وەڵی زۆر گەشتێکی خۆشی هەیە بەڵام کەشوێ واکێ گەلێ گەرمەدەنا زۆر خۆشە شانسی ئێوە لەم گەرمایە هاتوون دواتر دوسێ مانگی کەوەرنەوە فێنکترەکە خۆشە پاییزێ خۆشە بەڵام ئێستا زۆر گەرمە یاخوا بەخێر بێقی ناکات دواتر وەرەوە فێنکە من پرسیار وەڵامم هەیە لە خزمەت یەک خولەک پرسیار لە تۆکەم یەک دقە ئەو دقەیە من پرسیار لە تۆکەم تۆ بێ وەڵامی من بیتەوە لە وەڵامەکان تا بەڵێ نەخێر نا ئەم بەکار مهێنە باشە بەسەریش ئاوا مەکڕ پێتوانە بخۆمان ساکەین بەڵامانە بەکارمێنە باشە دەست پێکەم نای بەڕێستان مەسعود کاک مەسعود ڕۆژانە خەریکی چ کارێکیت وەڵا دوکانم هەیە لە دوکان دەم پوشاک فرۆشم ئەخوا لە شەستاق بێ ئافرەتان یا پیاوان ئافرەتان قرز نییە کارکردن لەگەڵ ئافرەتان وەڵاهی باشە خۆشە 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 باشە هاوسەرگیریت کردووە ناوەڵە ناوەڵە ئەی نەمود نا بەکارمێنە نەمونەوەڵا بەکارمێنە نەخێر و بەڵێ ئەو شتانە گووا بێ دۆڕە دۆڕای باش باش دووبارە یەکەمەوە باشە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نێنی باش ناود مەسعودە بەڵێ ئەی بەڵێ باشە شتێکی تر تاقیەکەینەوە
یەک خولەک من هەرچی مود تۆ وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە باشە؟ هەرچی مود وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە زۆر باش باشە؟ ناوت مەسعودە؟ ناوم مەسعودە وتم هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە خۆ پرسیارم نەکرد وتم ناوت مەسعودە بێ بڵێ ناوت مەسعودە؟ ناوت مەسعودە تازە؟ سیوارێکەمەوە ئێستا تۆش تاقیەکەینەوە ئێستا ویش تاقیەکەینەوە بزانین باتەوە شتێکت پێڵم سێ جار لەسەرێک بۆم بڵێ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەوت و کێتەکە چوومە چەمی چەخەڵان چەخەڵ ئەوی دینازۆ 1964 لای کردووە؟ ناوەڵە هەر لەبەر بەڵام ناوەڵە باش قەی ناکە هەر لە بەرەوەی میوانی من خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ دەستەکانیەوەش خۆش بێ سڵاو لە کاناڵەکەتان سڵاو خوشکی بەڕاست حاڵ باشە؟ ئەحواڵە؟ جەنابەت سۆنی حاڵەحواڵ باشە؟ زۆر سوپاس پێم لە ڕۆژانە خەریکی چیت؟ وەڵام لە پیرانشارەوە خەریکم کەلوپەلی ساختمانیم هەیە باشە ئەرێ وەڵا خەریک بە هیچ و بەکارینەوەش بۆ گەشتێک هاتوونێتە هەولێر یاخوا بەخێر یاسای بکەین ئەمڕۆ میوانەکانم ئەمووی میوانە لە باشوور هەرچە میوان نین هەموو کوردستانی خۆمانە یەکسەر دەست پێکەم یەک خولەک پرسیارە لێ یەکەم بەڵێ نەخێر بەکار نێنی باشە؟ پێغەم بە ناوی بەڕێستان؟ نێوم بەشارە من کاک بەشار تەمەن درێژ بێ ئیشەڵڵا وتت ڕۆژانە خەریکی کارکردنیت ئەرێ وەڵا بۆ تۆزی دەدەم بۆ تۆزی دەدەم تۆزیحمێ من بەکاری تومە بەکاری مێ باش بەکارینیانم بەکارینیانم دەی دووبارەکەینەوە ناوت بەشارە؟ ناوم بەشارە خەڵکی پیران شارەی؟ خەڵکی پیران شارم هاوسەرگیریت کردووە؟ هاوسەرگیریم کردووە ئەوە توی بە تووتی لە دوای منەوە ئەخەوەم زانی دەڵێت تکراریان کەەوە باش ناوتم بەڵێ نەخێر بەکار مێنە چاوت خۆش بێ ئەو بکەین کە هەرچی مود بەکاری مێنە جواب بدەدەمەوە کێشەنیە باش یەک خولەک هەرچی مود خۆی بڵێرەوە باشە؟ باش بچاوە بەشاری؟ بەشارم ناڵێ بەشاری دەڵم بەشارم ئێوە نەمود وەکو خۆی بڵێرەوە بەشاری ئەوڵە بڵم بەشاری باش بچاوان ئەوەش واز لێ بێنە شتێکت پێڵم سێ جار لەسەرێک بۆم بڵێرەوە باش بچاوان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقە چوومە چەقی چەقەڵان چەم دەسەرا بۆم تکرارکەوە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکی ئەتەقان چوومە جاوە ناکرشتە یاسانتر بڵێ بە خودای باری وەڵەش بۆ مناچم کە بەسێ ئاشی سووسێ سوتا بە شەوی سێشەم ئاشی سووسێ سووسێ سووتا بە شەوی بە شەوی سێشەم ئاشی چیچی ئاشی سووسێ سووتا بە شەوی سێشەم بە شەوی سێشەم ئاشا لەسەر یەک زاخوار و بیرم نەما چیشی بڵە بەخۆران ئاشی سێ سوێ سووسێ ئاشی سووسێ سووتا بە سێدەم لاواز لەوە بێنیوانە شتێکم پێشکەشکە ڕۆژەڵاتەکان دەنگیان زۆر خۆش بەخدای دەنگم خۆش نەدەنار زۆرم پێ خۆشە بێڵم نوکتەیەک گۆرانیەک بەسەراتێک شعرێک بەخوای بەداخەوە دەنگم خۆش نوکتەکانیش زۆر واردنی بە نوکتەشتیشدا بەداخەوە سلااوت لەبێ بەخێر بەسەر چاوی خۆشبی سەلامە ئەحواڵە خۆشبی سەلامە فێری کوردی سۆرانی بووی عادی ئەخوا بەزێت ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی کارکردنی کو ڕۆژانە چەند ساعت خەریکی کارکردنی لە بۆ ئیشی بەڵێ لە ساعتێکی نیروانی حتا دوازدە شەویان ئێستا ئارێ وەڵە زۆر گەرمە ئەو بارە خورسەکە لەسەر پشماجی یەخوا لەش ساغ سەلامەت چیە فرۆشی تەمەەر هەندیاوە طبیعیە لە بۆ مایدێ لە بۆ قۆڵۆن لە بۆ کرا هەم عیلاجە هەم شەربەت کێ دروستی دەکەن بەخۆم دروست دەکەم طبیعیە بەرێ یەخوا لەش ساغ خۆشبی سەلامەت بێ سیرکە من یەک دقە پرسیار لە تۆوەکەم ئەیوە لەو یەک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نێنی ئەوە هیچ بە من نەری ئامن هەندێکی بەمە خۆرسەوە ناتان باشە تاقیەکەینەوە بەخۆی ینی تااقتم لەبوونیە یەکجار تاقیەکەینەوە گەر نەت بردەوە شتێکی ترەکەی ناوی بەڕێستان هەژار کاکەژار ڕۆژانە چەند سەعات ئیشەکەی 12 ساعت یاخوا لەش ساعت بێ هاوسەرگیریت کردووە زەواجت کردووە حەفت مندارم هەیە الحەمدولله ئەی یەخوا تەمەن درێژ بن چەند کچ و چەند کوڕ دوو کەچە پێنج کوڕە تەمەن درێژ بن ئیشەڵڵا چەندێکە هاوسەرگیریت کردووە ئەوە تقریبا 15 ساڵ 15 ساڵ 15 ساڵ زەواجم کردی پێ دوایە بتوانانی بیبیتەوە الحەمدولله ئەی تۆ بە من قورسە و نای بەمەوە ئەو بارەکەم خۆرسە ئەو بارەکەم خورسە ئەی نەمت مەڵێ
چ زانم پێ نەگوتە من پرسیاری ئەوی لەم بکە پێشی تەجروبەم کردی باشە 964 لای کردووە فۆڵۆت کردووە ئینشاڵڵا لایک و فۆڵۆم کردیا باش منیش خەڵاتی خۆم پێشکەشی تۆگە ماچەند باشم سەرچ دەست خۆشبی مەمنون دەستەکانە خۆش بێت سپاس بۆ بەشداریکردن. مەمنون دەست دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاس. هێداراوەسە با شەربەتە چی بدێنی مەمنون. کارگراوانە شەربەتەکەی تاقیکەمە بەس یەک تۆز بە بەمە شەربەتێم زۆر بەتامە خۆش تاو زۆرە ئەی زۆر سپاس دەستەکان خۆش بێت سپاس دەست خۆش بەتامیکەم زانم چۆنە والله زۆر تایبەتە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس مەمنون. سلااو لەبێ کاکە سلااو لە ئێوەش یاخوا هەر باش بی پێم بڵە ڕۆژانە بە چیە سەرقاڵی وڵی هەر بەکار و کەسابەت یاخوا لە شستاق هاوسەرگیریت کردووە بڵێ ئەخواتە من درێژ بمێنن بۆ یەک سلامەت پرسیار وەڵامان هەیە بڵێ یەک خولەک پرسیارە لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە زۆر چاک تەواو لای بەڕێستان ئەحمەد کاک ئەحمەد ڕۆژانە بە چیە سەرقاڵی کار و کەسابەت یاخوا لە شستابێ چەند کاتژمێر کارەکەی تقریبا 10 بۆ 12 کاتژمێر ماندوو نابی چی ماندوو نابووم یاخوا قەت ماندوو نەبی ئینشەڵڵا وتە هاوسەرگیریت کردووایە گوڕی خوادەتەوە بیڵێ نێڵم هاوسەرگیریم کردووە وەڵام یاخوا تەمەند درێژ من بمێنن بۆ یەک منداڵتان هەیە دوو مناڵم هەیە تەمەند درێژ من کچ کوڕ دوو کۆڕ بڵێ تەسکەرم بۆ دەرێنی تۆ چ حەقت هەیە ها یاخوا بمێنن بۆ یەک ئینشەڵڵا پێ دوایە بتوانین بیبیتەوە دەیبینەوە دەیبیتەوە ئینشەڵڵا ئینشەڵڵا زۆر ماندوو ناکەم قەیناکە بەڵێ بەس پێم بڵێ 964 لای کردووە فۆڵۆت کردووە بەڵێ متابعەمانەیە لەسەری زۆر باش میش خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم زۆر سوپاس دەستەکانە خۆش بێت زۆر سپاس مەمنون زۆر سوپاس مەمنون بژیت سلااوت لەبێ کاکە سلااو لەوەی بەڕێزش ئەحواڵە الحەمدولله باشی لەخوا بە زیاد یاخوا هەر باش بی ڕۆژانە خەریکی چیت والله هەر کار و کاسبی زیاتری چکە نییە یاخوا لەشە ساق بێ هەر بتوانین کار و کاسب بکەین شکری خوایە الحەمدولله ئەخوا بە زیاد بێ یەک خولەک پرسیارە لە یەکەم لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە هەر شتێ بچێ بڵێ بەڵێ نەخێرە تۆ بەکاری مێنە تەواو دەست پێکەم نەیە بەڕێستان علی کاک علی ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەیت 12 ئەخوا لە شستاق بێ کێ هاوکاری دەکا لێرە برایەکانمان کە پێکەوەی لێرە بەس خۆت بەتەنهانیت براکانت لەگەڵایە دەبڵە براکانم لەگەڵایە برایەکانم لەگەڵ تۆ قسەمەکە بۆ خۆی وەستاوە گەروا بکە ئەیبیتەوە وانە ئەتوانی بیبیتەوە بڵێ ئەی بەمەوە دەیبینەوە خۆمە موشتەکانی پێڵێمەوە باش شتێکی تر تاقیکەینەوە گەروا بڵم تۆر قسە ناکەین باشە شتێکی تر تاقیەکەمەوە یەک خولەک هەرچی مود وەکو خۆی لە دوای من بیڵێرەوە ئەمەیان ئاسانەی تروانە بمایان توانی قسە بکەیتر هەرچی مود وەکو خۆی بیڵێرەوە باشە نای بەڕێستان علی ئەی کاک علی نەمو دەرچی مود وەکو خۆی بیڵێرەوە پرسیارم کرد پرسیار بکەیت باشە یەک خولەک هەرچی مود وەکو خۆی بیڵێرەوە تا ناوت عەلیە ناوت عەلیە خەڵکی ئەولێری خەڵکی هەولێری ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی چەند بران لێرە کاک علی چەند برانە کاک علی ئەی لێرەکەی کووە لێرەکەی کووە نەمون لێرە چەند بران لێرە چەند بران کاک عەلی بەردەوامە لەسەرەوەیکە منتم لێرە چەند بران دەوتم چەند بران چونگۆی برێەوە خۆی بڵێیتەوە نابێ نەقسی هەبێ باشە 964 لای کردووە بەڵێ دڵنیای دڵنیام باش مش خەڵاتی خۆم تێمە بڵێ مەوە سەرێشەی بۆچی بیترا دەستەکانە خۆش بێ سپاس بە بەشداریکردن دەست خۆش عزیزانم سپاس بۆ ئێوە کە بینەری پرۆگرامەکەمان بوون پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش کۆتایی پێات تا پرۆگرامێکی دیکە دەبمەوە میوانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵەوە